ڕەنگە خۆشترین کات بۆ ڕاوچەکان ئەو کاتانە بێت کە ماسیەکی گەورە دەبێت بە تۆڕەکانیانەوە، بەتایبەت کە ڕاوچەکان بەشێکی زۆری کاتەکانیان لە نێو ڕووبارەکەدا بەسەر دەبن. ئێرە دەریاچەی دەربەندیخانە، بەدەیان ڕاوچی لەم ڕووبارەدا ڕاوی ماسی دەکەن و بژێویان لەسەرم کارەیە. ڕۆژانە ئێمە ئێوارە تێین بۆ تقریبەن لە سعات 3 و 4 تێین بۆ بەحر، هەتاکو بەیانی سعات 7 و 8 تاوینە لەم بەحرە. ئیتر ئەوەی کە تێبووم بەحرە ئیسراحەتی نییە، یعنی وەکو خەوخ ئیسراحەت ناکەین هەتا بەیانی ئیتر ئەگەر ماسی بوێ ئەگەڕێن تەقەڕاوەکەین تەقەڕاو مەسەل هەیە تەقەڕاوەکە هەیە تۆڕی خستنە خاتۆڕی گەورە هەیە وەکو سلڤەر وەکو پەنجاقۆ چلقۆ ئیتر وەسەت و دەعیەچی و ئەمانە هەیە. ئیتر هەرێکەوە نەوعێ خوا ڕزقێدا لەم بەحرە. ڕاوچەکان دوای خۆراوە بوون تۆڕەکانیان دەنێنەوە، بەرەبەیانیش ڕوودەکەنە دەریاچەکە و تۆڕەکان هەڵدەگرنەوە. بەشێکی زۆر لەو ماسیانەی کە لە ئێستادا لە دەریاچەکە ڕاو دەکرێن ماسی گەورن لە جۆری سلڤەر. خۆکاری ئەوەن بەحرەکە ماسیکەمە بەلەمەوانەکان زۆرن، لە هەمان کاتا بەحرەکە ماسیکەم بۆ تۆ حکومەت هاوکاری بەلەمەوانەکان ناکات. وەکو بینی ئەوە دوو ماسیە پێمە ئێسادا سعرەکەی زۆر کەمەعانی لە چاو ماسیە 2000 کە بۆ ئێمەش دەری ناکاتەوە مەسروفی تۆڕ و بەلەم و سیارە و کۆمەڵە شتیکەمان لەسرە زۆر کەمە. ماسی گەورە نییە، هەروە تاکوتەرایە گەگەرکی فەقیرێ ڕێ لێ بکەینا ماسی وتیان نیە بەحرەکە چونکە گەرایتی تێناکە حکومەت 200 ساڵە. ڕاوکردن لای بەشێک لە ڕاوچیەکان بووەتە خولیا و ناتوانن وازی لێبێنن. ئەم بەحرە ئەوەی کە فێری بوو بێ ئەم بەحرە ناژی، هەر لە ناو 20 ڕۆژ ئیتر هەڵی مێشکی داوایەکە بێت بۆ ئەم بەحرە ئیتر هاتە سەرم بەحرە خۆی ئیسراحەتەکە و ڕاوچیەکان بەنێو دەریاچەکەدا بڵاو بوونەتەوە، دەریاچەکەیان دابش کردووە و هەر ڕاوچیەک و لە سنووری دیاریکراوی خۆی بە بەلەمەکەی دەسوڕێتەوە و ڕاوی ماسی دەکات. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، دەریاچەی دەربەندیخان.